لێژنەی دیاریکردنی نرخی یەکێک لە شارەکان لە هەرێمی کوردستان هەر کیلۆیە گۆشتی سووری بە 20,000 دینار دیاری کرد کە پێشتر خۆی کیلۆی گۆشتی سوور لە بازاڕەکاندا نرخی 13,000 دینار بوو. هاوڵاتیان دەپرسن ئاخۆ ئەم بڕیارە ئاسانکاری بوو بۆ باری سەرشانی هاوڵاتیان یاخود گرانکردنی باری سەرشانی هاوڵاتیان بوو کە دوای بڕیارەکە ڕاستەوخۆ نرخی گۆشتی سوور لە بازاڕەکان بەرز بۆتەوە. لەلایەکی دیکەشەوە لەگەڵ هاتنی پشوەکانی نەورۆز و مانجی پیرۆزی ڕەمەزان پێشبینی دەکرێت نرخی گۆشتی سوور لە بازاڕەکاندا زیاتر بەرز بێتەوە بۆ زیاتر لە 20,000 دینار. لە کاتی هاتنی هەر بۆنەیەک جا نەورۆز بێت یاخود ڕەمەزان یاخود سەری ساڵ ئەوە دۆخی بازار شێواوی تێدەکەوێت و نرخی پێداویستیەکان با شێوەیەکی بەرچاو بەرز دەبێتەوە. لە ئێستاشدا نرخی گۆشتی سوور بۆ هەر کیلۆیەک 7,000 دیناری چۆتە سەر و ئێستاش نرخەکەی لە بازار نزیکەی 20,000 دینارە. دۆخی بازار لەو پڕی خراپیە لە ناحەی کڕینی ئاژەڵ لە ناحەی فرۆشتنی گۆشت نەک بەس گۆشت هەموو شتێک یعنی ئێستا قوربەسەرێت لە بۆ فەقیر هەموو شتە گران بووە هیچ داهاتەش نییە بێتە جێ. ئەم من یەک بەخۆ منداڵە فەقیرین گۆل کیلۆ من 400,000 دیناری هاتە سەرێ ئەو گۆل کەم دەکرێت بە 39 دیناری ئێستا بیتە 50 دینار 11 دینار دەکا 1500 1600 1700 دینار هەر گۆش ئەگە گۆلکێک 400 کیلۆی بزان دەکا چەند دەکات 500 هاتە سەری هەموو گرانە ئێستا گۆشتی نەرمک ئێستا گەیشتە 18,000 دیناری بەرخ ئێستا بە 20,000 دیناری ئێستا کە بە 20,000 لەوانەیە قەنەعات کە بڕواتن لە بۆ 22,000 دیناریش لە بۆ ڕەمەزانێکە لەوانەیە کە نەرمک ئێستا بە 18,000 دیناریە لەوانەیە ڕەمەزان بگاتە 20,000 دیناری نەرمک گرانیە ئێستا بەشەر ئێستا ناتوانێتن 2 کیلۆ گۆشت کیلۆ گۆشتش باتەوە مارێ. هاوڵاتیان باز لەوە دەکەن نرخی گۆشتی سوور زۆر بەرز بۆتەوە بەشێک لە خانەوادەکان ناتوانن بەدەستی بخەن باسیش لەوە دەکەن کەوا لە کاتی بۆنەکاندا نرخی کاڵا بەرز دەبێتەوە. گۆشت گرانە ئێستا پێشتر گۆشتی نەرمک بە 4,000 ئێستا بە 18,000 کەباب بە 11 بە 12 ئێستا کەباب بە 4 گۆشت نهاتە کڕنی خەڵک پێی ناکڕێ ئێستا خەڵک پێشتر 2 کیلۆ دەکڕی ئێستا کیلۆیەک دەکڕی نیم کیلۆ دەکڕی دەربا بەس لە مارە برێن گۆشتان هینایەوە هەموو بازار ئەشیاکان گران بووە خاستان گۆشت ئێستا گۆشت کیلۆ بە 18,000 ناریە بێت کیلۆ بە 15,000 ناریە پێشترم گۆشتم دەکڕی ئەو نەرمەکەم دەکڕی کیلۆ بە 13,000 ناری گۆشتی بێت کۆم دەکڕی کیلۆ بە 10,000 11,000 ناری ئێستا گۆشت بە 15,000 ناری یعنی نازانین بەچی پێڕا بگەین. لەگەڵ نزیک بوونەوەی هەر بۆنەیەک لە کوردستان بەهۆی نەبوونی چاودێری لەلایەن حکوومەتەوە بۆ سەقامگیری بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەوە پێشوەختە نرخەکان بە شێوەیەکی نائاسایی گۆڕانکاریان بەسەردادێت و بەرز دەبنەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.